سڵاوی خی گەورەتان لێبێ خۆشەویستان ئەو چارەخوازانێکەوە بەردی گورچیلیان هەیە ئەبێت چی بکەن بۆی لە داهاتوودا دووبارە بەردی گورچیلیان دروست نەبێتەوە. طبعاً ئەو چارەخوازانێکەوە بەردی گورچیلیان هەیە و بەرد فڕی ئەدەن یاخود نەشتەرگەری دەرهێنانی بەردیان بۆ ئەنجامەدرێ بە ڕێژەی 150 لە خلالی 5 ساڵ لەوانەیە بەردەکە دروست بکەنەوە، بەڵام بە ڕێژەیەکی جیاواز لە چارەخوازێکەوە بۆ چارەخوازێکی تر. هەندێک چارەخواز هەیە لەوانەیە لە خلالی مانگێکە بەرد دروست بکاتەوە، هەندێکیان هەیە لەوانەیە لە خلالی 6 مانگ، هەندێکی تر لەوانەیە لە خلالی ساڵێک و هەندێکی تر لەوانەیە لە خلالی 5 ساڵ بەرد دروست بکەنەوە و 150یان بەرد دروست ناکەنەوە. طبعاً هۆکارەکان زۆرن، ئەبێ بنەبڕی هۆکارەکان بکرێت ئەو کاتی دووبارە بەرد دروست نابێتەوە. ئەو هۆکارانە چین؟ هۆکاری بۆ ماوەییمان هەیە، هۆکاری شێوازی ژیانمان هەیە بەوەی کەوە چارەخواز جوڵەی کەم بێ، جوڵەی نەبێ، وەکو پێویست ئاو نەخواتەوە و هۆکاری خۆراکی هەندێک خۆراکەیە بە تایبەتی بوونی خۆی سێشت و ڕێژەیەکی زۆری پرۆتین لە ناو خواردندا، ئەمانە هەمووی هۆکارن. چی بکرێ بۆ ئەوەی ئەو بەردە دروست نەبێتەوە؟ ئەبێ چارەخواز ستایلی ژیانی خۆی بگۆڕێ لەوەی کەوا جوڵەی یاخود وەرزشی ڕۆژانەی هەبێ کە کەمتر نەبێ لە نیو سعات لە ڕۆژێکدا و ئەبێ خواردنەوەی تایبەت بە خۆی هەبێ لەوەی دووبارە ڕێگری بکرێت لەو بەردا. و هەندێک جاریش ئەو چارەخوازانێکەوە بەردیان هەیە هەندێک زۆری نەشتەرگەری لەوانەیە هۆکار بێت لەسەر ئەوەی دووبارە بەردی گورچی لە دروست بێتەوە ئەگەر بێت و پاشماوەی بەردەکە بەجێ نەمێنێ. ئێستا ئێمە چارەخوازێکی بەڕێسەردانی کردوین کە ئەوە جاری چوارەمە نەشتەرگەری بۆ ئەنجامەدرێ. سپاس بۆ خی گەورە، ئێمە ئینشاءالله بە یارمەتی تیم نەشتەرگەری میهرەبانی هەڵەستین بە ئەنجامدانی دەرهێنانی بەردەکان لە گورچیلەدا. ئەم چارەخوازە دوو بەردی گەورەی دروست کردوێتەوە، بەردێکیان 4 سانتیمە لە حوزی گورچیلە و بەردێکیان 3 سانتیمەترە لە بەشی سەرەوەی گورچیلە. ئێمە بەکردنی کونێک لە بەشی خوارەوەی گورچیلە هەڵەستین بەردەکە کاملی بچووک بچووکەکەینەوە بە پارچەی 2 میلیمی و 3 میلیمی و 4 میلیمی و پارچەکان هەمووی سەحب ئەەکەین و دوای غەسلێکی بۆ ئەەکەین لەوەی کە پاشماوەی بەردەکە بەجێ نەمێنێ و ڕێنمایشی پێ ئەدەین بۆ جاری 5ەم و 6ەم چەند بارە بەردەکەی دروست نەکاتەوە. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی، بە هیوای لە ساغی تەندروستی بۆ هەموو لایەک.